بۆچی هەوڵی تیرۆرکردنی شکستی هێنا و چ وڵاتێک لە پشتیەوە بوو. ساڵی 1992 لە هەوڵی تیرۆرکردنی یەکێک لە دوژمنە سەرسەختەکانی ڕزگاری دەبێت. بۆچی ڕاستەوخۆ دوای کۆتایی هاتنی جەنگی دووەمی کەندا و پلانێکی گەورە بۆ لە ناوبردنی دانرا. بەهێزی دەستگا سێقوڕیەکانی بوو کە پلانی تیرۆرکردنەکەیان شکست بێنە یان هۆکاری تر لە پشتی شکستێنانی هەوڵەکەەوە بوون. لەو پلانەدا تا چەند شەبی هەکانی لە بەرچاو گیرا بوو. ئەو دەستگا سێقوڕەی دەیویست هەوڵەکە ئەنجام بدات باوەڕی بەبوونی هاوشێوە هەبوو. هەوڵی تیرۆرکردنی سەدام حوسێن لە ساڵی 1992دا دوای 30 ساڵ لە لێکۆڵینەوەی نهێنی لە تەل ئەبیب وردەکاری نوێ سەبارەت بە هەوڵی تیرۆرکردنی شکست خواردوەکەی سەرۆکی پێشووی عێراق سەدام حوسێن بڵاو کرایەوە کە بەهۆیەوە 5 سەربازی کۆماندۆی ئیسرائیلی کوژراون و هەندێکیشان بریندار بوون. دوایەوەی وڵاتانی عەرەبی دەست بە هێرشەکەی سەدام حوسێن بوون بۆ کوێیت، سەدام ویستی لە ڕێکارێکی ترەوە بێتەوە مەیدانەکە و هێزی خۆی بۆ ئەو وڵاتانە پیشان بدات. هەر بۆیە 43 موشەکی ئاراسە ئیسرائیل کرد تاوەکو ئەوانیش بۆ تۆڵێ خۆیان بێنە سەرخەت. بەڵام ئیسرائیلیەکان ورتر و ژیرانەتر لە پلانەکەی سەدام حوسێن تێدەگەن و بە گوشاری ئەمریکا هیچ وەڵامدانەوەیکیان نابێت لە بەرامبەر ئەو هێرشە موشەکیانەی سەدام حوسێن. بەڵام لە ساڵی 1992 بەبێ ئاگاداری سەرۆکوەزیرانی وڵاتەکە ئیهۆد باراک کە ئەو کات سوپاسالەری سوپای ئیسرائیل بوو پلانی تیرۆرکردنی سەدام دادەنێت و بەبێ ئاگاداری سەرۆکوەزیران دەیەوێت پلانەکە جێبەجێ بکات. پلانی تیرۆرکردنی سەدام حوسێن سەرۆکی ئەو کاتی عێراق لەلایەن یەکەی کۆماندۆی هێزی ئیسرائیلیەوە دانرا کە هەندێک لە دەرچوانی ئەو هێزە دواتر بوونە کەسایەتی پلە باڵا و خاوەن بڕیار لە دەوڵەتی ئیسرائیلدا. پلانی تیرۆرکردنەکە 2 جار شکستیەنا، یەکەم جار لە کاتی ڕاهێنان و دووهەم جاریش لە کاتی جێبەجێکردنەکەی لەسەر ئەرزی واقع. کاتێک هێزی کۆماندۆ ئەو ستافەی بۆ جێبەجێکردنی تیرۆرکردنەکە ڕاهێنانیان دەکرد و کەسێکیان نەبوو کە ڕۆڵی سەدامی دەگێڕا کە چۆن ئامادە دەبێت و چۆن موشەکەکانی ئاڕاستە دەکەن. کەسی جێبەجێکاری پلانەکەش لە نێوان 2 موشەکدا سەری لێدەشەوێت و بە هەڵا پەنجە بە موشەکێکیاندا دەنێت. لەو ڕاهێنانە شکست خواردوەشدا موشەکەکە لە تەنیشت ئەو کەسەی نواندنەکە دەکات و ڕۆڵی سەدام دەبینێت گیرسایەوە و قاچێکی بریندار دەبێت. سەرەتا ئیسرائیل لەبوونی هاوشێوەی سەدام دەترسا، گوایە هەندێک جار هاوشێوەکانێتی دەردەکەون و کەسایەتیان ڕاستەقینەکە نییە. بەڵام دواتر بۆیان دەرکەوت کە ئەم ئەگەرە زۆر لە ئارادا نیە و دەتوانن بە نیشانەیەک سەدامە ڕاستەقینەکە بناسنەوە. نیشانەکەش بریتی بوو لەوەی سەدام زۆربەی کات دەستی بە کەمەریەوە دەگرت، ئەوەش بەهۆی ئەو ئازارەی لە ڕێی ئەو قایشە سەربازی دەمانچەکەی پێوە بوو، چونکە کاتێک فشاری دەکەوێتە سەر ئاسەواری برینێکی کۆنی کە لە کاتی هەوڵی تیرۆرکردنی عەبدولکەریم قاسم تووشی ببوو. ڕۆژی تیرۆرکردنی سەدام بە فیعلی دیاریکرا و هێزی کۆماندۆ و زانیاری تەواوی لەسەر بەرنامە و هاتوچۆکانی سەدام حوسێن هەبوو. دەیزانی لەو ڕۆژەدا سەردانی خەیرۇڵڵا تەلفاحی خاڵی دەکات لە نەخۆشخانە. هەر بۆیە هێزەکە دابەشکران بەسەر 2 تیم کە یەکێکیان بە دووری 100 مەتر لە شوێنی جێبەجێکردنەکەەوە بوون و ئەوی تریشان کاری جێبەجێکردنەکەی پێس پێدرا بوو. بەڵام جارێکی تر و بە دووبارەکردنەوەی هەمان هەڵەی پێشووی کاتی مەشقەکە ئەو موشەکەی تەقێندا بە هەڵا ئاراسە کرا و سەدام لە هەوڵی تیرۆرکردنەکە دەربازی بوو. بە دوای شکستێنانی هەوڵەکە فەرماندا سەربازیەکانی ئیسرائیل پلانی تیرۆرکردنی سەدامیان وەستان. چەندین بەرپرس و فەرماندەش موچەکانیان کەم کرایەوە و تێبینی لە نێو تۆماری دۆسیەکانیاندا تۆمار کرا.